نێرانی پایتەخت میدیا لە نەخۆشخانەی ژنان و منداڵانی شاری کەرکووک وا دیارە شەوی ڕابردوو لە نەشتەرگەریەکی قورسدا لە نێو ئەم نەخۆشخانەیە کە نەشتەرگەری بۆ ژنێکی دووگیان کرا و دوای لەدایک بوونی دوو منداڵ ئەو دوو مناڵی کە لە پشتی منەوە دەیبینن لە کاتی لەدایک بوونیان لکێنراون پێکەوە نووساون هەردوو منداڵەکە لە ڕەگەزی مێن ناویان لێدراوە بە ناوی جەنات و بەرەکات واتە جەنات محەممەد و بەرەکات محەممەد لە ئێستادا تەندروستیان جێگیرە ئەوەی کە جێگەی سەرنجە ئەم دوو منداڵات یەک دڵیان هەیە و یەک جگەریان هەیە و تاوکو و پشکنانی کە ئێستا بۆی کراوە هەردووکیان دوو کلیان هەیە بەڵام هەردووکیانی پێکەوە یەک دڵ و یەک جگەریان هەیە ئەم جۆرە حاڵەتانە بە حاڵەتێکی دەگمەن ناو دەمرێن کە لە تەواوی عێراق ئەمە لە ساڵی 2025 یەکەم حاڵەتە ڕووی داوە پسپۆران و دکتۆرەکان بازەوە دەکەن ئەگەری مانەوەیان لە 125